دیارەوە مشکلەیەکی لە مێژینەیە، یعنی بڵێن ئەو بۆردومانکردنەی سنوور و هاتنە ناوەی هێزەکانی تورکیا و لەم دوایە دەشت بۆردومانەکانی ئێرانیش بۆ سەر سنووری ئێران عێراق یان بۆ ناو خاکی هەرێمی کوردستان کە بەشێکە لە خاکی دەوڵەتی فیدراڵی عێراق وە مشکلێکی کۆنە، یعنی لە مێژەیە چەندەها ساڵە ئەم بۆردومانە بە فڕۆکەی جەنگی بە فڕۆکەی بێفڕۆکەوان و بە تۆپ و تەنانەت بە هاتنی هێزی سەربازی زەمینی بۆ ناو خاکی کوردستان کە تورکیا ئێستا بە قوڵایی نزیکەی 30 کیلۆمەتر و بە درێژایی 200 کیلۆمەتر هێزی هەیە و بە خۆشی ئێعلانیەکە ئەڵێ من هێزم هەیە بۆی پشتێنەی ئەمنی دروستکەم بۆ وڵاتەکەی بۆ ئەمنی وڵاتی خۆم و بیانوەکەی بڵێن بوونی پارتێکی دەکارانی کوردستان لە وڵاتە دیارە وەکوتم ئەم کێشەیە لە ساڵەکانی هەشتاوە تا ئێستا بەردەوامە، یعنی بەڵام لەسەر واقع سەڵمێننا کە بە هێز ئەم کێشەیە حەل نابێ، یعنی بەردەوام خەڵکی بێتاوان شەهید دەبێت لەسەر سرونەکان کە هاوڵاتیەکی مەدەنی بۆ گەشت و گوزار ڕۆشت بوو شەهید بوو لەگەڵ 4 کەسی تری بریندار بووم لە شاخی ئاسۆست ڕۆژانە پێشتریش کۆمەڵێکی یعنی گەشتیوانی عەرەب هاتبوون لە ناوەڕاست و لە خوار و عێراق کە تەنانەت یەکیان و تازە ژنی واسەوە بۆ شار العەزەل هاتبوو، یعنی ئەوانی شەهید بوون لەوێ. طبعا ئەمە هەمووی تاوانە، تاوانی جەنگە کە ئەوان ئەنجامی ئەدەن لەم ناوچانە. باشتر وایە ئەم کێشانە بە گفتوگۆ ئەم کێشانە دیارە کێشەیە کە هەیە بە چەک چارەسەر ناکرێت کە تو نەتوانی بە 40 ساڵ بە چەک چارەسەری بکەی لە خوێن ڕشتن زیاتر لە هەردوو لە ئەبێ بڕۆی بەرە و شێوازی ئاشتی ئەم کێشەیە چارەسەر بکەی. ئەو پەیوەندی بە داخوازی ملەتێک هەیە، خەڵکی کورد هەیە لە وڵاتانێکە هەیە، ئیتر دەبێ ئەو وڵاتانە لەگەڵ کوردەکان ڕێککەون بۆ ئەوەیەکە ئەو داخوازی مافەڕەوایانەی خۆیانەوەیە جێبەجێ بکەن و ئیتر چیتر هانە بۆ چەک نەبن. ئەوەی کە پەیوەندی بە حکومەتی هەرێم وایە لە زۆر حاڵەتدا جار هەیە حکومەت بڵێن سەر کۆنەی ئەم بۆردومانانەی کردووە و داوای کردووە کە هەم وڵاتانی دنیا هەم ڕێکخراوەکانی نێونەتەوەی هەم عێراقیش هەم وڵاتانی هاوپەیمان هەم ئەمریکا تەدەخل کە بۆ ئەوەی چیتر ئەم بۆردومانە نەمێنێ لەسەر سنوورەکان و بۆ ناوخاکی هەرێمی کوردستان. و بێگومان حکومەتی هەرێم چەند جارێک هەوڵی داوە کە ئەم کێشەیە لە ڕێی ئاشتیەوە تەنانەت چەند جارێک ڕۆڵێکی گەورەی سەرۆک مام جەلال هەبووە لە ساڵانی پێشتر لایەنەکانی تریش هەبووە دەدەخولیان کردووە بۆ ئەو کێشە بە گفتوگۆ چارەسەر بکە و چەند ساڵێکی شەڕ وەستا یعنی خەریک و بۆگەنە ئامانجێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، بەڵام بەداخەوە نەگەیشتنە چارەسەر. ئەمە ئەرکی زیاتر حکومەتی فیدراڵی عێراقە، چونکە ئەم بۆردومانکردنە پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە و عێراق دەوڵەتە، هەرێم دەوڵەت نییە. ئەتوانێ عێراق شکایەت بکە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی، ئەتوانێت لەگە وڵاتانی تر گفتوگۆ بکە، ئەتوانێت بگاتە چارەسەرێک. لەبەرەوەی دەبێت عێراق بە هەماهەنگی هەرێم ئەم کێشەیە چارەسەر بکە. ومێدەین کە ئەم کێشەیە بە شێوازێکی ئاشتی خوازانە چارەسەر بکرێت.